کێشەکانی کە ڕوبەڕووی سەرۆک ترامپ دەبنەوە بە ڕێگنەکەوتن لەگەڵ کۆریای باکوور زیاتر دەبن. شەڕی دژ بە داعش چەندین پرسیاری ئاڵۆز دەهێنێتە گۆڕێ. منداڵان قوربانی سەرەکین لە شەڕەکانی دژ بە داعش. سڵاو بەخێربێنەوە بۆ بەرنامەیەکی نوێی کورد کۆنەکشن. سڵاو ڕێزێ بینەرین هێجا ئەمێ بەرنامە خوێ ji بوویەرên ئەمریکا دەست پێ بکەن. پارێزەرê berê Serok Donald Trump Michael Cohen di roja pênşemê de 7 saetan de hevpeyvînê debû bi Komîta Çavdêriyê ya nûneran li Kongresê. Lê wî wê di heftê adarê de roja çarşemê şehadatiya xwe ya dawî bike li pêş Kongresa Emerîkî. Serokê Komîteyê Demokrat Adam Schiff got got کارسازê Rûsî Felix Satar wê ew jî li hazir bibe got ew bixwe rêvebertiya avahiya Trump li Moskoyê dike. Lê şehadetiya wê amade bibe û çavdêriya xelkê tev de li vê şehadetiya Cohen'in bêka wê çi bixwe re hilîne ji bo Serok Trump û ji bo siyaseta Amerîka. سەرۆک دانەڵد ترامپ لە دووهەم کۆبوونەوەی تەنبەتەنی لەگەڵ ڕێبەری کۆریای باکوور نەیتوانی بگاتە ڕێککەوتنێک و ترامپ دەڵێت هۆکارەکەی ئەوە بووە کیم داوای زۆر شتی کردووە ئێستاش پرسیار لەوەدایە لەمە دواتچی ڕوودەدات. دانەڵد ترامپ خۆی وەکو شارەزایەکی ڕێککەوتن دادەنێت بەڵام نەیتوانی لە هانۆیی لەگەڵ کیم جون ئون ڕێککەوتنێک ئەنجام بدات. من دەمتوانی ئەمڕۆ ڕێکەوتنێک مۆر بکەم و پاشان هەر ئێوە دەتانگوت ئەوی چ ڕێکەوتنێکی خراپ بوو چ کارێکی خراپی کرد جا نەخێر باشتر وایە ئامادە بیت بۆ ڕۆشتن. ترامپ چەند ڕۆژێک بوو چاوەڕوانەکانی کەم کردەوە گوتی هیچ پەلەی نییە بۆ گەیشتن بە ڕێککەوتن و ڕاستیشی کرد. بەپێی قسەکانی ترامپ کیم داوای کردووە هەموو سزاکان بە یەکجاری لەسەر وڵاتەکەی هەڵبگیرێت ئەمریکاش ئامادە نەبوو ئەمە بکات. تەنانەت بەیاننامەیەکی هاوبەشیش دەرنەکرا و هیچ چوارچێوەیەک بۆ و توێژەکانی داهاتووش نەبوو بەڵام هەندێک لە شارەزایان پێیان باشە کە ترامپ ڕێککەوتنەکەی نەکردووە. کۆریای باکوور داواکاریەکی نابەجێ کردووە. ئەو داوای کردووە بەشێکی چەکەکانی دابماڵێ لە بەرامبەر لادانی هەموو سزاکان. هیچ بەرنمەیەک بۆ کۆبوونەوەی سێهەم دانەنراوە بەڵام ترامپ سوورە لەسەر ئەوەی کۆبوونەوەکەی بە نیازێکی خراپەوە جێنەهێشتووە. پێم وابێت زۆر باش بوو زۆر دۆستانە بوو ئەمە شێوەیەک نەبوو کە هەستی و بەجێ بێڵیت نەخێر دۆستانە بوو ئێمە تەوقەشمان کرد. لە کاتێکدا کە دەست بە کۆبوونەوەکان کرا کاربەدەستانی ئەمریکا هیوادار بوون بەلایەنی کەم ڕێک بکەون لەسەر واتاکانی چەکداماڵین و چۆنێتی دەستپێکردنی پرۆسەی پێشڕۆچوون. 8 مانگ پاش یەکەم کۆبوونەوە هێشتا ڕوون نییە تا چەندێک نزیکن لە ئامانجەکەوە. Serokê Amerîka di vê hefteyê de rastî hin kêşeyan bûye ciwana şehadetiya parêzerê wî yê berê Michael Cohen li dijî wî û ya dinê jî neserkeftina kombûna hanwê bi Serokê Kuriya Bakur re ji bo jinabirina çekên navokî. Kombûna Serok Donald Trumpê bi Serokê Kuriya Bakur re lê hanwê bêhêvîbûnek derxist holê piştî nelhevkirina her du aliyan ji bo peymaneke giştî li ser programa navokî ya Kuriya Bakur. نێڕینە کیم هەیە نەوەک یامەیە لێبەلێ ئەو پڕ نێزیکترە ژیابەری ساڵێکی ئەس هزر دکەم کو ئەمێ بگەهێن هەv لێش بوو vê serdana taybet me biryarda ku divê em li ser vêrê bimeşin. Lêl aliyekî din li cîhanê li Washingtonê diramak din dihate lîstin di nava Kongresê de ew e bihîstina şehadetiya Michael Cohen'e got dibe ew ziyaneke mezin bigihîne serok. Navê min Michael Dean Cohen e. Parêzerê taybetî yê serokî berê bi awayekî xwebawer li dijî serokê li pêşa Kongresê û welatiyên Emerîkî li ber televîzyona niştimanî peyivî. Cohen serok tawanbar kir bi gunehên li dijî yasayê û rengekî pir xerab da serok li pêşiya Emerîkiyan. Çunku ez dizanim birêz Trump çi kes e. Ew nijadperist e, fêlbaza û sexteçî ye. Trump ji aliyê xwe ve gotinên Cohen red kir û komariyan jî ew derewçîn derxist û demokrat tawanbar kirin got ew şehadetiya Cohen ji bo xwe bikartînin. Kongresmanê komarî Clay Higgins li ser wê dibêje got ev gaveke ji bo goziyanê bigînin serok û wî ji desthilatê derînin.
للگوری چروکار یاسایی راندی زیلن دبگو اف شهادتیا کوهین زیانک پرمزن بکه لسر سیاست سروک و یاسین حکومتی. سروک دبینه گو اف جوینا بیستنه تنه جبو نخماندنا خباتین سیاستاوی یا دروی. از باور دکم گودارکرنا گوتن سخته مینا و شاهدیه دنی و کمبونا گرینگ دا او کشه که مزنه. تکچونال هواتنا بکوریا باکوره لکه لکا شهادتیا کوهین لدیجی ترامپ دبگو اوراستی کشین زور به دهل بجارتنا تیده بوگرک نو جی سروکاتیه. وسا شروکار روشی دنرخینن جبو سروک او لهنبری برهنگاریه که مزنه جبو پاش روژی دناو وان پرسکریکانده تویلی کلینن لسر پیوندی نوی بروسیا را به سرپرشتیا شیورمندیوی یه تایبت روبرت مولر. هاوکاتی کۆبوونەوەلووتکەیەکەی ترامپ لە ڤێتنام لەگەڵ ڕێبەری کۆریای باکوور کیم جۆن ئۆن لێرە لە واشنگتن دانیشتنێکی تایبەت دەکرێت وەک دەگوترێت بۆ خستنەڕووی هەندێک ڕاستی لەسەر سەرۆک ترامپ. لەو دانیشتنەیدا لە بەردەم کۆمیتەی دادوەری ئەنجومەنی نوێنەران مایکل کۆهن پارێزەری پێشووی سەرۆک ترامپ هێرشێکی توندی کردە سەری بۆ تاوتێکردنی فشارەکان بۆ سەر ترامپ و کورد کنکشن میواندارێتی دکتۆر کرمانج گوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی تەنسی دەکات. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆم دەرفەتە. دەمەوێت لەوەوە دەست پێ بکەین. ئایا ئەم دانیشتنانە و قسەکانی مایکل کۆهن ئایا هیچی لێ دەکەوێتەوە؟ بەڵێ لەوە دەچێتن زۆر شتی نێگەتیڤی لێ بکەوێتەوە لە بۆ ترامپ حکمی ئەوەی کە بە تایبەتی ئەوەی کە لە بۆ خەڵکی ئەمریکایە بەکراوەی قسەی کرد لە کۆنگرێس هەندێک ڕێچکەی دیکەی کردەوە لە بۆ کۆنگرێس بە تایبەتی لە بۆ دیموکراتەکان کە ئێستا کۆنترۆلی جیاواکی نوێنەران دەکەن کە بە دوای هەندێک لایەنی دیکەی لێکۆڵینەوەکەیان بە شێوەکی گشتی بەرفرەتر بکەن. حکمی ئەوەی مایکل کۆهن ناوی چەند کەسێکی هێنا کە زۆر نزیکن لە دانالد ترامپ ئەو چەکەی کە نیشانیدا بە دەستی خۆ بە ئیمزای دانالد ترامپ لە بۆ بێدەنگکردنی ستۆرمی دانیێڵ کە ئەو کارەی لەگەڵی کردبوو ساڵانێک لەوە پێش ئەوانە هەمووی بۆ خۆی و بە تایبەتیژەوەی کە ئەو لایەنە عونسوریەتەکەی ئەوی باس کرد. هەلبەتە وەکو دیتان لە کۆنگرێس بایەخی پێدرا بەڵام ئەوەی بەلای من سەیر بوو لە کۆنگرێس تەواوی کۆماریەکان ئەو لێکۆڵینەوەیە بەشدار بوون هەر هەمویان زۆر بە شێوەکی ناشرین هێرشیان دەکردە سەر مایکل کۆهن کە نیشان بدەن ئەو مرۆڤێکی درۆزن و بێئەتیبارە لەگەڵ ئەوەی یەک گوشەی ئەویشیان ڕەت نەکردەوە لەبارەی ترامپ دەیگوت و لە هەمان کاتیش ئەوانە کە مایکل کۆهنیان بە درۆزن و بێئەتیبار ناو دەبرد دیفاعیان لە دانالد ترامپ دەکرد کە بێئەتیبارترین و درۆزنترین سەرۆکە لە مێژووی سەرۆکانی ئەمریکایە. باشە دکتۆر ئەگەر ئەمە با بڵین دەرەنجامێکی لێ بکەوێتەوە تۆ پێت وایە تا بگاتە ڕادێ کاتێکە لێکۆڵینەوەکان تاوا بێت یان شتەکان ئیسپات بێ بەو ڕادەیە تۆ پێت وایە بگاتە ئاستێکە سەرۆک ترامپ لە کار بخرێت؟ ئەوەی کە بە تایبەتی لایەنی تاکس ئاشکرا نەکردنی دانالد ترامپ بەوەی کە مایکل کۆهن ئاماژەی پێکرد کە بە مایکلی گوتووە نایەوێتن بەلای ئەو لایەنی تاکسی ئەو بەڵێ کە ئاشکرای نەکردووە بکەوێتە دەستی کەسانێک کە پسپۆڕن لە بواری تاکس وای لێ بکەن کە ئاشکرا بکەن کە ئەو مرۆڤە چەندی حیلە کردیە و لە نەتیجەیە و حیلانەی لە حکوومەت و لە خەڵکی ئەمریکای کردیە چەندان ملیۆنی بۆ خۆی پاراستیە. پێم وایە ئەگەر ئەوە ڕێچکەیەک بگریت و بگاتە حەقیقەتێکی بنبەست پێم وایە هەر ئەوە بۆ خۆی دەکرێتن دانالد ترامپ لە سەرۆکایەتی لا بباتن و لایەنەکەی دیکەش بەوەی کەم بە مایکلی گوتووە بچۆ لەگەڵ کۆنگرێس درۆ بکە ئەوە بۆ خۆی دژی دەستوری ئەمریکایە بکە پێڵێن پەرجوری
پێم وایە کۆمەڵێک شتی گوت کە دەبێتەوەی ئەوەی داناڵد ترامپ لە کار رابدرێتن. دکتۆر مایکل کۆهن پێشاژ لە دانیشتنەکەی پێشوشا لەگەڵ کۆنگرێز با بڵین هەر لەژێر سێند خواردن هەندێک شتی وتبوو کە قسەکانی ئەم جارەی پێچەوانەی قسەکانی ئەو جارەی بووە. جا چۆن وا ئەبێت کە با بڵین بڕوا بم بکرێت بە چ شێوەیەک بڕوای پێکرێت کە ئەم جارەش لەژێر فشارێکی ترا ئەم شتانە ناڵێت؟ وەێرە خانم ئەو شتێکە ئاماژت پێکرد ئەو گوتی لە سەرەتا قسەکانی کە بەکراوەی لە بۆ خەڵکی ئەمریکایە قسەی دەکرد گوتی ئەمە شەرمەندەمە من بەوەی کە درۆم کردیە، بەڵام هۆکارەکەشی گوت کە ترامپ وەختی ئەو قسەکانی خۆی ئامادە دەکا کە بێ لە کۆنگرێز بکاتن کە نیشانی ترامپ و پارێزەرەکانی ترامپی دەدەن گوتی کە ئەوان دەستکاری گۆتەکانی منیان کرد و ترامپ ئاماژەی پێکردیە کە بڕۆ ئاوا بڵێ ئاوا بڵێ ئاوا بڵێ. ئەم پێم وایە بەو داوا لێبوردنە بۆ عوزرخوازیەی کە کردی لە کۆنگرێس و لە خەڵکی ئامریکایەوە دانی بەوە ناکە درۆی کردیە. ئەم پێم وایە زۆرینەی خەڵکی ئامریکایە ئەگەر هەمووش نەبیتن باوەڕیان هەبوو کە ئەو جارە ڕاستی دەبێت. دکتۆر دوا پرسیارم لەسەر مەسەلەی مایکل کۆهن جاچینە سەر مەسەلەی کۆریای باکوور دەمەوێت ئەوە بێ ئایا پێت وایە هیچ کام لە با بڵین کوڕەکانی داناڵد ترامپ یاخود کچەکەی ببرێنە بەردەم کۆنگرێس؟ داناڵد ترامپ جونیەر لەوە احتیمالێکی زۆر هەیە چونکە ئەویش یەک لەو کەسە نەبووە کە ئیمزای چەکێک لەو سێچەکەی کردووە کە لە بۆ بێدەنگکردنی ستۆرمی دانیێل نووسراوە ئیمزای ئەوی پێوەیە. پێم وایە ئەوەی دیکەش کە گوتی لە ترامپ تاوەر ئاگاداری بابی کردیتەوە لەبارەی دانیشتنەکانیان لەگەڵ نوێنەرانی رووسایە لەوێندرێم پێم وایە شتانە هەمووی هۆکاری ئەوە نەکا و کابراەر وەکو بابی گرفتەی گەورەتر ببیتن لە ئایدا. دکتۆر سەبارەت بە کۆریای باکوور ئایا ئەگەر داناڵد ترامپ ڕێککەوتنێکی لەگەڵ کیم جۆنگ ئان بکردبایە پێت وایە فشارەکان لێرە لە ناو وڵاتیش کەمتر بوایەتەوە لەسەری؟ 100% کەمتر دەبەوە چونکە سەرکەوتنێکی زۆر گەورە بووە تو بە هەڵی سنگێنی لەگەڵ ئەو سەرۆکانەی ڕابردوو لە ئۆباما بۆ بوش بۆ کلینتن هەمویان یەکە بەشێک لە سیاسەتی خارجیان کۆریای باکوورێ بۆ و نەیانتانیوە وەکو بە شێوەکی سەرەکی بنبەز بگەنە نەتیجەیەک ئەیتر ئەگەر ئەو سەرکەوتنەی بەدەستهێنا بایە 100% سەرکەوتنێکی زۆر گەورە دەبوو و زۆریش هەوڵ دەدرا لە پەنای ئەو سەرکەوتنە لەگەڵ کۆریایە ئەو خەتایانەوە و تاوانانە و ئەو کارە بێ ئەخلاقیانەی دوور لە ڕووی ئێوە و خەڵک بینەران و بیسەرانتان کردیتی هەمووی دەکەوتە ژێر ئەو چترە و هەوڵ دەدراکە زیاتر ئەوە زەق بکرێتەوە لە بەرامبەر خەتاکانی ترامپ. بەڵێ باشە. بەڵێ باشە وەکو سەرۆک ترامپ ئاماژەی پێکرد ڕێککەوتنەکەی بۆیە نەکردووە کە کیم داوای شتی زۆری کردووە. ئایا پێت وایە تۆ ئەم وتوێژانە گەیشت بێتنە بنبەست یاخود هێشتا دەرفەت هەیە بۆ وتوێژی تر؟ نەگەیشتۆتە بنبەست ئەم بڕوا دەکەم ئەگە ترامپ بمێنێتن لە حکوم درێژە دەکێشیتن بەڵام ترامپ لێرە شەردرۆی کرد چونکە ئەو ڕۆبەیانی زوو حکوومەتی کۆریای باکوور ئەو قسەی ترامپی ڕەت کردەوە کە ئەوان داوای شتێکی زۆریان کردووە بە پێچەوانە ئەوان گوتویانە شتەکان بە هێواشی لە هەردوو لای ئەنجام بدرێن. ئێمە لایەنی کەمکردنەوەی چەکەکان دەست پێ دەکەین ئێوەش لایەنی هەڵگرتنی ئابلۆقەکان لەسەر ئێمە هێواش دەست پێ بکەن. ئەوەی قبولی نەکردووە ترامپ وە گوتوویەتی یان هەموو یا هیچ ئەوانیش گوتویانە ئێمەوە ناکەین. بەڵێ باشە دکتۆر کرمانج پێت وایە هەنگاوی داهاتوو بۆ کۆریا چی بێت بۆ ڕێککەوتن لەگەڵ کۆریا؟ ئەم پێم وایە دەبی بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ چونکە کۆریا ئەمریکا بیانەیەوێتن هێزێکی ئەتۆمیە لە جیهانێ و دەتوانیتن لانی کەم ئەگەر هیچ نەتوانیتن لە ناوچە ناسەقامگیری دروست بکاتن و ناسەقامگیری کردنیش لە ناوچە لەو لە ئاسیای دوور زەرەر بە بەرژەوەندیەکانی ئەمریکا و بە دۆستانی ئەمریکایە دەگەینیتن لەبەر هەردێ گرینگە ئەمریکا دەرگەکە دانەخاتن کۆریاش بە هەمان شێوە هەوڵ بدەن ڕێزکەیەک ببینەوە کە قەناعەت لە بینیان دروست بێن. پێم وایە هۆکاری ئەوەش کە ئەو جارەش نەگەیشتە نەتیجە نەبوونی باوەڕە لەلایەن هەردوو دەوڵەت. بەڵێ دکتۆر کرمانج گوندی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە.
سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەبێژە گۆ داعش بە داوی دەبێ لە هەنێک شرۆڤەکار دەبێژن شەڕێ لە دژی داعشی هینا بەردەوامە وەکی دنێژی هەنج هەموڵاتیên یê ئەوروپی تەڤلی داعشê بوونە niha daxwaz dikin گۆ vegeriن malê xwe û ew jî kêşeyeke di nav cîhanê de. بەڵێ لە هەمان کاتدا قەیرانەکان لە ناوچەکە بەرەو زیادبوون دەڕوات و ئەمە شارەزایان لە بەرنامەی ئەم هەفتەی پلەگد ئین لەگەڵ گرێتا ڤانسێسێرنی دەنگی ئەمریکا باسییان کرد. داوای ئەو دوو خانمە یەکیان خەڵکی ئەمریکا و ئەوی تریان بریتانیایی جارێکی تر سەرنجی خەڵکی بۆ لای مەترسی داعشی ڕاکێشاوە. خۆدا مۆتەنا لە 2014 سەردانی سووریای کرد بۆ ئەوەی تێکەڵ بە داعش بێت. ئەو شووی بە ئەندامیشی داعش کرد و دروشمی مەرگ بۆ ئەمریکایدا ئێستا بۆتە دایکێکی تەمەەن 24 ساڵی و دەیەوێت بگەڕێتەوە. سەرڕای ئەوەی خاوەنی پاسپۆرتی ئەمریکای و پێناسەی لەدایکبوونی ئەمریکایی هەیە وەزارەتی دەرەوە دەڵێت ئەو قەت وڵاتی ئەمریکایی نەبووە و چونکە کاتێک لەدایک بووە بابی دیپلۆماتێکی بیانی بووە. شامی نەبی گۆم 19 ساڵی خاوەن منداڵ دەیەوێت بگەڕێتەوە بۆ بریتانیا دوای ئەوەی لە 2015 چۆتە نێو داعش. حکوومەتی بریتانیا وڵاتی بوونی هەڵوەشاندوێتەوە. ئەم پسپۆرە دەڵێت هۆدا و کەسانی تری وەک ئەو پێویستە لە بەرچاوگرتنی یاسای وردبینانەیان بۆ بکرێت. بە خوێندنەوەی من ئەو خانمە بڕیارێکی بە هەڵە و نەزانانەی دا و ڕەنگە خۆی کەسی نەکوشت بێت. پێم وایە لە نێو چوارچێوەی سیستمی یاسایی دەبێت ڕێگای دادگایەکی ڕەوا و سزا بدرێت کە دەبێت لەگەڵ ئەو تاوانە بگونجێت ئەو ئەنجامی داوە. داعش تاکتیکی تایبەتی بەرامبەر بەو ژنانە ئەنجام دەدات کە دەتوانێت ئەوان بۆ لای خۆی ڕابکێشێت. ئەوان لە ڕاستیدا نەک هەر لە نێو ئەمریکا بەڵکو لە بەشەکانی دیکەی جیهانی بە تایبەتی لە ئەو شوێنانە بە دوای خانماندا دەگەڕان کە دەیانویست بۆ نمونە ببن بە دوکتور یان لە هەندێک وڵاتان بنەماڵەکان لەژێر گوشاردا بوون چونکە پێیان دەگوتن بۆ مێردکردن تەمەنتان بەسەر چووە و لێرە جێگەتان نییە. شەڕی نێوخۆی لە سووریا و بوونی داعش وای کرد میلیۆنها کەس ئاوارە بن کە ئێستا بە تایبەتی لە سووریا و ئۆردن لە کەمپەکاندا دەژین. داخوا ئەمریکا وڵاتانی تر دەتوانن چارمەتێک بکەن. دەبێت بۆ شەڕی سووریا بگەڕینەوە کە پێم وایە هەر بۆیەش سەربازانی ئەمریکا دەبێت لە باکووری خۆرهەڵات بمێننەوە. دەکرێت تا ڕادێک سەقامگیر بێت و شێوازێک بدۆزینەوە کە دوای شەڕ خەڵک جێگیر ببنەوە لە سووریایەک کە ئەسەر لەسەر دەسەڵاتە بەڵام لانیکەم بتوانی لە بەشەکانی وڵات خەڵک بگەڕینەوە وڵات. سەرۆکی ئەمریکا بڕیاری دابوو هەموو 2000 سەربازی ئەمریکا هەتا کۆتای مانگی 4 لە سووریا بکشێنەوە. بەڵام لەم دوانەدا کۆشکی سپێڕاگەیان 200 سەربازی ئەمریکا بۆ ماوەیە گۆگە ئاشتی پارێز لە سووریا دەمێننەوە. سەدان هەزار پەنابەر لەم چەند ساڵی دواییدا لە ڕێی دەریا و وشکانیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە هەژارەکانەوە ڕویان کردە ئەوروپا و ڕێی هاتوونە هاتیان گرتەبەر. لێبەلێ بە حەزار کەسین پەنابەر زێدەتر جی جووانا هینا لە فەرەنسا لە ناو دارستانان دژین بێ توهێوی. هەفکاری مە ئاسۆ جەبار سەردانا ور کردبوو و ئەڤ راپۆرت ئامادەکریە. دەڕۆین بۆ لای و پەنابەرانەی کە لە نێوان بەریتانیا و فەڕەنسادا گیران خواردووە. زۆربەیان لە ناو جەنگەڵەکاندا ئاژین لە بارودۆخێکی خراپدا. هەرگەشتینە کەمپەکە کۆچبەرەکان بۆیان باس کردین کە چەند ڕۆژێک لەمەوبەر بەفرباری بوو دوا بە دوای بەفرەکە بارانێکی بەخۆر زۆرێک لەو چادرانەی ژێر ئاو خستە بوو. زیاد لە 1000 پەنابەری کورد لەم ناوە دەژی. پۆلیزیێت هەموو بەیانێک لە ناو خێمەکە جارویە لە ناو خێمەکە ئەو خێمێت هەڵەتەکێنێ ئەڵە بۆ دەرەوە بە چەقۆ بە کەتەرەی دڕێدێت یان ئەو با سژن تەکاتە ئێوارە یاخود ئەوەتە زۆر کەسیتر هەیە گیراون براون ئەخرنە سژنەوە یاهی مودەتی جاری وایە 40 ڕۆژ 50 ڕۆژ لە سژنان بەبێ هیچ هۆکارێک. بە بەهانەی نایاسایی بوونی هاتە ناوەی ئەو پەنابەرانە و مانەوەیان لەو جەنگەڵەدا زۆر جار پۆلیسی فەڕەنسا هەڵدەکوتێتە سەر خێمەکانیان لە کاتێکدا ئەو کۆچبەرانە بە زەحمەتێکی زۆر گەیشتوونەتە ئێرە. لە شارێکی وێنانە بەناوی کۆمەنیزیاوە لێوە هەوڵمانەیە کە بین هەتاوەکو فەڕەنسا پاش مانەوە 4 مانگ توانیمان لە ژێر ئەکسلا 35-36 سعات لە ژێر ئەکسلا بووین هەتا گەشتینە فەڕەنسا. جەنگەڵی دانکیخ ئەو جەنگەڵە دووردەستەی نێوان دوو وڵات
بەریتانیا و فەڕەنسا کوردەکان لێرە گیریان خواردووە لە نێوان بەریتانیا و فەڕەنسادا لە بارودۆخێکی زۆر سەختە ژیانە گوزارێنن بەفر و باران ژیانی ئەوانی زیاتر سەخت کردووە لە وڵاتەیە لە کاتێکدا نە ئەتوانن لە فەڕەنسا بمێنەوە نە ئەتوانن بچن بەرەو بەریتانیا. خانمێکی دیکەی فەڕەنسی کە لەگەڵ ڕێکخراوی ئاردا کار دەکات خۆبەخشانە هەفتانە دێت بۆ ئێرە و هاوکاری پەنابەران دەکات و جاری وا هەیە جلوبەرگەکانیان کۆ دەکاتەوە و لە ماڵەوە بۆیان دەشوات. من هەفتەی دووجار دێم بۆ ئەم کەمپە. یەکشەمبان بۆ دابشکردنی نانی نیوەڕۆ و پێنجشەمبانیش بۆ نانی بەیانی. ماوەی چەند ساڵێکە. هاوکات لە دەرەوەی ڕێکخراوەکەش پەنابەران داوەتی ماڵەوە دەکەم بۆ خەوتن و خۆشتن و جلەکانیان بۆ دەشۆم. پەنابەران لە کوێ ئیشیان بە من بێت هەرچیەکم لە دەست بێت هاوکاریان دەکەم. یەکێک لە کارمەندە خۆبەخشەکانی ئەو ڕێکخراوە باز لە بارودۆخی خۆی دەکات ئەو کاتەی کە وەک پەنابەر لەم جەنگەڵەدا ژیاوە. لێرە من شۆکۆمۆم پەنابەرانێت لێرە ژیان لەم جەنگەڵەیە. تەمان لێرە تۆ خێمە هەیە خێمە پێدەم ڕێکخراوەکان زۆر لە ڕێکخراوەکانی لێرە ئینگلیزیش و فەڕەنسیش و هۆڵندی و زۆر کاریش بەلژیکیەت خێمە پێدەن کیسەخە و پێدەن نایلۆنەشی پێدەن بۆ خێمە وانە زۆر کات لێرە کە ژیاوین لە ناو خێمەیە هەنێک کات باران باریوە باران یەتە ناو خێمەکەتەوە بارودۆخ خێرە زۆر خراپە بۆ پەنابەر ناو جەنگەڵەکەیە بەڵام بیچارێکی تریشی نییە. کەواتە ئاستەنگەکان چین؟ لە دوای سووتانی کەمپیلینیەوە حکوومەت نایەوێت هیچ کەمپێک لەو ناوچەیەدا دروست بکاتەوە. دەسەڵاتی ناوخۆی ناوچەکە و شارەوانیەکان نایەنەوێت لە هەرێمەکەیاندا کەمپ هەبێت بێجگە لە شارەوانی گرانساند کە میوانداریان دەکات. سەرباری فشارەکانی ئەوروپا بۆ سەر کۆچبەران بەگشتی و فشاری حکومەتی فەڕەنسا بۆ ئەم جەنگەڵە و سەختی ژیانی ئەو پەنابەرانە تێکڕانەی توانیوە خەونی کۆچبەرە وڵاتانی دیکەی ئەوروپا لە لای ئەم کۆچبەرانە کاڵکاتەوە. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا جەنگەڵی دانکێخ فەڕەنسا. چیرۆکە داعش و زیان ئەوان بەسەر خەڵکی سڤیل دە بەداوی نابە. خەلیل مایل یەک ji قوربانیە داعشێ گۆلینگên wî قوت bûne ji ber mayînên Daişê û hîna jî alîkariya malbata xwe dike ji bo jiyana rojane. Xelîl yek ji qurbaniyên mayînên Daişê ye. Ew li ser alava kolandinê kar dike. Çîroka Xelîl dest pê dike got ew û hevanên xwe wek hemû rojan li ser karê xwe bûn. Dema got mayîneka Daişê bi wan de teqiya. Hevalê Xelîl û 5 kesê din hemû mirin û Xelîl jî her du lingên xwe derdan. Lê derdana Xelîl ji her du lingên xwe re nebû asteng li pêş vîna wî bi jiyanê re. Ew dîsa vegeriya li ser karê xwe. ئەم لەسەر کار بوو دەماکو ئەم ji بۆ بەهێن ڤەدانێکی سەکنین ماینێکی داعشی چاندی بە من و هەواڵێکی من ڤەتەقیە من هەردوو لینگên خۆشی دەستان و هەواڵێ من مر دەماکو ئامبولانس هاتیە مری دەرخە بە ئەندامên wî تەقیە و هەموو مرن من ji bilê lingên xwe hevalên xۆشی دەستان. Xelîl di karê xwe de bi kolandina wêraniyê li lingekî çekirî di min xaniyê wêrankirî de rast hatiye. Her wiha apekî Xelîl jî di gorên komî de kar dike got ew jî li termekî bi lingekî çekirî rast hatiye û ji Xelîl re aniye. Li cem Xelîl niha du lingên çekirî hene. Lê Xelîl li hêviya aliyekî ye got ve her du lingên çekirî ji wî re siwar kin. Dema ku min di vêraniyê de kar dikir ez li lingekê çekirî rast hatim. Li cem min du ling hene. Ez deçim serdana rêxistinên mirovî dikem. Lê ji ber ku bêpareyê li rewişa min nanêrin. Ez hewciyê lingên çekirê me. Lê kes harîkariya min nake. Xelîl tu astangiyan di karê xwe de nabîne. Lê ew dibêje hebûna lingan hewceya wî bi kesekî nahêle û dê karê wî hêsan bike. Lê çunke astengê dema ku ez deçim sermekîne derdekevin ku lingên min nebin wê kar li min hesan bibe. Ez bû salekê bi vê awayî kar dikem. Hejmara ên ling û destên xwe bi mayînên Daişê derdidin rojane bilind dibe. Lê tunebûna destekê ji rêxistinên di vî walî de kar dikin rewşa Xelîl û ên weke wî ne hêsan kirin. Rêberkol û dengê Amerîka Raqqa.
هێزەکانی سووریای دیموکرات کە ئەمریکا پشتیوانی دەکات لە شەڕەکانی دژ بە داعش لە دوایین مۆڵگەی ئەو گروپە تیرۆریستیە دەیان منداڵیان ڕزگار کردووە کە چەندین ساڵە لەلایەنەوە ملیتانانەوە گیراون. زۆربەی جار منداڵان دەبنە قوربانی سەرەکی جەنگەکان. یەحیا بەرزنجی ئەم راپۆرتی ئامادە کردووە. ژن و منداڵ و بەتەمەنەکان ئەو دیمەنە دژوارانن لە مەیدانەکانی جەنگ چاوی کامێرەکان پڕەکە لە وێنەی غەمگین، برسێتی و گریان و کڕوزانەوەی منداڵەکان هەژێنەرن. ئیدی هەروە بووە چەند بە سوێ و کاریگەر بێت خۆشەڕ ناوەستێ. ئێرە حیکایەتی سەرکەوتنی هێزەکانی سووریای دیموکراتە بەسەر داعشدا لە دوا شوێنی ئەو هێزەی ناوی دەوڵەتی ئیسلامی بوو. ئەم جۆرە ڕەوکردن و ڕاکردنە لە دەست ئەو هێزەی بەتونڕەویەکانی جیهانی تۆقاندە بوو. هاوشێوەی زۆربەی شەڕەکانی دیە ڕاکردنی مرۆڤەکان لە مردن بێ ئاوردانەوە لە ئاین و ڕەگەز و خوداکانیشان. پێدەچێت سفرە و خوانی ئەم مرد منداڵانەی ئازادبووی ژێردەستی داعشن منداڵە ئێزیدیەکان جیاوازتر بێ لەو 5 ساڵەی لە ماڵ و کەسوکاریان دابڕاون و یەخسیری دەستی داعش بوون، خواردنی ژەمێک بەبێ ترس. مازن تشکری؟ بێریە شنگالی کریە؟ دیمەنی ئەو شەڕەی باغۆز حیکایەتی دیشمان پێ دەڵێت گەڕانەوەی کۆمەڵێک منداڵ بۆ باوەشی خێزانەکانیان و ئەوانەش لەو ململانیەدا نازانن چارەنووسیان چی بەسەر دێ. باغۆز دوامۆڵگای داعش لە ڕۆژهەڵاتی سووریا، ئەوانەی چارەنووسیان بەو شەڕەوە ئاڵاوە هەمووی ئەندامانی ئەو گروپە نین، خەڵکی سیڤڵیشن کە ڕەنگە جیاکردنەوەیان بۆ هێزە براوەکە ئاسان نەبێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. لە نیویۆرکێژی ji bo roja zimanê zikmakî rêxistina hevgirtina zimanên li ber wendakirinê maratonek li dar xistin. Beşa zimanên ku bi nemanê re rûbirûne ya zanîngeha settlementê ya li New Yorkê di çarçoveya roja zimanê dayîkê bi navê maratona zimên çalakiyek li dar xist. Gelek mirov ji welatên cihê bi taybetî jî ji Endonezya û Meksîka û Pakistanê tev li çalakiyê bûn. Di salona çalakiyê de sahneyek ji bo wan kesên ku dixwazin li ser zimanê xwe yê dayîkê tişna ji hev re pêşkeş bikin hate danîn. Yên ku derketin ser sahneyê bi zimanê xwe yê dayîkê stran helbest an jî çend hevok gotin. Di çalakiyê de nexşeyekî bal kişand ku tê de zêdetir jî 600 ziman hatibûn nîşandan ku li New Yorkê tên xeberdan. Safîda Begum ku yek jî rêveberên çalakiyê ye wiha got. Ez perwerdekarekî Pakistanî me. Bala min kişand ku şeniyên Bakurê Pakistanê barkiriyê deverên din ên welat an jî welatên din. Ji ber zexta zimanên wan cihên ku şeniyên vê deverê çûne. Zarok zimanê xwe yê dayîkê ji bîr dikin. Can Grimaldiye Skoçî ku bi cil û belgên kevnoşopiya Skoçî tev li çalakiyê bû, balkişan ser giringiya zimanê dayîkê ji bo avakirina siberojê û wiha dewam kir. لێرەشدا دینە کۆتایی بەرنامە هەر شاد و بەختەوە بن. هەر شاد بن.